بۆیە قورئانی پیرۆز پێمان دەڵێ ئاگاتان لە دڵ و دەروون بێ ومن الناس من يعجبك قوله في الحياة الدنيا. خۆشەویستان لە خزمەت سوڕەتی ئەلبەقەرەدا جوان باس سەرنجی ئەم ئایەتە بدەین، جوان گوێی دڵتانی بۆ بکەنەوە. ومن الناس من يعجبك قوله في الحياة الدنيا ويشهد الله على ما في قلبه وهو ألد الخصام وإذا تولى سعى في الأرض ليفسد فيها ويهلك الحرث والنسل والله لا يحب الفساد. سورة البقرة آيات 204 و 205 دو آيات قرآن وردقرم. كرتي و پختي خواهي قولة بيمان دفرمي أي محمد صلى الله عليه وسلم يك بيك إيمان داران تا قيامت بچاوي خوتان دبينن خلقان يكن لناو خلقي دا خلقان يكن واتن نق عامي خلق وابه ومن وتبعيضه هندك خلق هن أي محمد صلى الله عليه وسلم أي إيمان دار آقادار با وشيار بزيرك با هندك خلق هن زمانيان يكجار روانا زمانيان زور لوسا زمانيان زور شيرين عليه هنجوينا كقصد بودكا قناعتت بيدكا سر الصور دمين اللزمان رواني ولا قصة خوشي ولا زمان شيرين يكي هاد كقصد بودكا معجبي بو زمانه وبو قفتو لفتا شيريني خواهي قولة دفرمي بلام آقادار با اوي لنا وناخياتي بوغنا دلي وانيا دلي آوا شيرينيا دلي تالا والله دا صلاتي هبه بيستين دجمنه وبيتوادا كردي خما وتويتي قرقا مرو قرقا ولا بيستي مرة خوي حشار داوا قرقا ولا بيستي مرة خوي نشان دا داوان بفقيري ئاگادار بە ئەگەر ئەمە دە سەڵاتی هەبێ بەسەر زەویدا کە ئاوا خۆی بە جوانی و بە زمان شیرینی و باسی دنیات باسی حیاتی دنیات بۆ دەکا باسی ژیانی خۆشت بۆ دەکا پەیڕە و پرۆگرام و بەرنامەکانی خۆتت بۆ دەخوێنێتەوە من چیم پێ پێشکەشت کەم هەر سەر سوڕ دەمێنێ ئەڵێ ژیان بەدەستی ئەمەوە بێ من دەحەسێمەوە خوا دەفەرمە بەخوا درۆ دەکا ئاگادار بە ئەوەی لە ناخیایەتی وانییە ئەگەر ڕۆژێ دەسەڵاتی بکەوێتە دەست و حکومڕانی سەر زەوی بێت تەواوی زەوی تێک دەدا هەرچی باری ئابووری و چێڵگە و زرعاتە لە ناوی دەبا خێزان و نەوەکانتان هەڵدەوەشێنێ بەڕاستی خوا کەسانی ئاژاوە گێڕ و خراپەکاری خۆش ناوێ ئەمە کورت و پوختی ئاەتەکە بوو کە لە خزمەتانە خوێنمەوە با ئەمڕۆ ئێمە سەیری بارودۆخی کوردستانمان کەین بزانین ئەم ئاەتە چۆنە با باری سیاسیەکەتان بۆ باس کەم کابرایەک جا من ناڵم هەمووی چونکە قورئان وای نەفەرموو خوا فەرمووی وەمینە ڕەشبین مەبە وا نەزانی هەر کەسێ قسەی جوان و شی باشی گوت هەمووی هەروایە هەندێک وەمینە الناسی هەندێک لە خەڵکی جاوەرە سەی سیاسەت مەدارەکان کە سیاسەت مەدار و حکومڕان لە وڵاتە ئەوانی کە باسی سیاسەت دەکەن دوو جۆرن هەیانە لە دەسەڵاتان ئێستا هەیانە ئۆپۆزیسیۆن و معارەزەی حکومەتن ئەوانەی لە دەسەڵاتان هەندێکیان کە قسە دەکەن ئەڵێ بەخوا حیفەم پیاوەلاچێ ئەمە دڵسۆزی نیشتیمانەکەمە ئەمە دڵسۆزی کورد و کوردستانە ئەمە خێر و بەرەکەتی ئەم وڵاتە بەدەستی ئەوەیە ئەوەندە بە جوانی قسەمان لەسەر تەلەڤیزۆن و بەرنامەکانی ئەو بۆ دەکا کاتێک کە گوێ لە کابرای ئۆپۆزیسیۆن و معارەزەی حکومەت دەگری ئەڵە کوڕە کاکە ئەم وڵاتە خۆ پارەکانی دزراون و تاڵان کراون و گەندەڵی هەیە تۆ با ئەو پارانە بدرێنە دەزمن والله وا قسەت بۆ دەکا و زمانی ئەوەندە شیرینە و ئەوەندە لێزانە و لەبلەبانە ئەڵێ ئەمە محەممەدی مەهدی و من نەمزانیوە بۆ خوای حکم کەوێتە دەست ئەم پیاوە ئەم کەسە ئەم خانمە ئەوە گەنم لەسەر شاخەکانیش ڕۆ دەکرێت چۆلەکە و توێر و توار بیر بەشێتەوە کوڕە خۆ کەس بە پارە ڕازی نابێ ئەمەی ئەم باسی دەکە ئەم پارە لەکوێیە جا ئەوەی کە لە دەسەڵاتە هەندێکی درۆ دەکا بەخوا وانیە وەکو باسی دەکا بۆمان ئەوەندە دڵسۆزی ئەم خاک و خەڵکە نییە ئەوەش کە لە معارەزەیە و قسە دەکا هەندێکی ناڵم هەمووی قورئان فەرمووی هەندێکی بەس زمانە بەس زمان دەیەوێت تۆی هاوڵاتی بخەڵەتێنێ ئەینا بەخوا حکمی بکەوێتە دەست لەوەی تر خراپترە چونکە خوا ئاگای لە نێتی ناودڵەکەیەتی کەس ئاگای لێ نییە ناودڵ بەس ئەڵڵا دەیبینێ ئەی بۆ خوا ئاشکرای ناکە ڕەم بە ئێستا جەنابە ڕێک بپرسی ئەی بۆ خوا ئەمانە فەزع ناکە خوا ئەرحەم الراحیمینە ئەو کەسەی کە زمانت ئاوایە و نێتی ناودڵت خراپە ئاگال لێ بێ خوا مۆڵەتت دەدا ماوەیەک مۆڵەتت دەدا خەڵکی بخەڵەتێنی بەڵام دوای فەزعت دەکا بۆیە ئەم مۆڵەتە دەدا تەوبە بکە ڕاست بەڕاست هەموو قسە بۆ خەڵکە دەکەی ئەو خەڵکە داماوەش گوێل لێ دەگرێ هەر یەکی بە باڵای کەسێکە هەڵدەڵێ و هەر یەکە چەپڵە و بژی بڕوخێ بۆ کەسێک دەکا کاکە تۆ ژاگەل لێ بەڕاست بە لەگەڵی ئەینا ڕۆژێک خوای گەورە نهێنی ناو دڵەکەشت بۆ خەڵک کەشف دەکا بەڵام مۆڵەتی داوی تەوبە بکە مۆڵەتی داوی خۆت چاک بکە